کەرکووک جیاواز لە هەر شارێکی دیکەی عێراق و هەرێمی کوردستان فرە پێکاتە و نەتەوە و مەزهەبی جیاوازە. کورد و تورکمان و عەرەب و پێکاتەکانی دیکە پێکەوە دەژین و خزم و نزیکی یەکن و هاوسێ و هاوڕێن پێکەوە لە بۆ نەجیاوازەکان داوان سەردانی یەکتری دەکەن و پیرۆزبایی جەژن لە یەک دەکەن. منداڵەکانیان پێکەوە گەورە دەبن و دەبنە هاوڕێی یەکتری. هەموو لایەک جێژنتان پیرۆز بێت، جێژنی ڕەمەزانتان پیرۆز بێت. کە باسی کەرکووکەکەی نەتەوەکانی کەرکووکەکەی یعنی باسی غزم و کاری ئەەکەیت. ئەم نەتەوەی هەمووی ئەگەر تورکمان بێ و کورد بێ و عارب بێ هەمووی غزمی یەکترین. ئەم خەڵکەی کەرکووک سوبحان الله تۆزە نزیک دین و دیانەت حەزیان لە دین و دیانەتشا کە دەیان بینیت مەسەرەن ئەمڕۆ جێژنە هەمووی ئەچێ بە لای یەکتریت، یعنی یەکتریان خۆشیانەوێ زۆر زۆر، یعنی ئەو شتەیە نییە لە بینیان تەفریقە بێت، یعنی ئەو بڵێ فلان وایە بڵێ سیاسیەکان هەیە وستیان تێک ئەم نەتەوەی بکەنەوە بین کورد و تورکمان و عرب بس نيان فشليان هنا. أعتقد كركوك تعيش حالة منقطعة النظير رغم اختلاف قومياتها ومشاربها وأديانها وطوائفها، إلا أنهم متآخين متحابين فيما بينهم. فنرى في أيام العيد المبارك التزاور وتبادل التهاني والتبريكات بين جميع المختلفين في العقائد الدينية. نرى السنة والشيعة واليزيدية والأكراد والكاكائية الكل متحابين يتبادلون التهاني والتبريكات في هذا اليوم المبارك. كركوك هي العراق المصغر، كركوك هي نموذج لكافة أبناء الشعب العراقي. پێکاتەکانی کەرکووک کە زۆرینە موسڵمانن و پەیڕەوی ئاین ئیسلامن هەرەمەش وای کردووە پێکەوە براوتەبار بوون و تێکەڵی یەکتر بن. جیاوازیان جگە لە زاراوە نییە، هەندێک جار بە پێویست دەزانرێ هەمویان هەرسێ زمانی کوردی و عەرەبی و تورکمانی بزانن. ئێمە وەکو شاری کەرکووک ئەگەر تەماشاکەی هەموو پێکهاتەکانی تدایە بە کورد و عەرەب و تورکمان و شیعە و سونە و موسڵمان و غەیری موسڵمان، بەڵام لەم جێژنەیەدا تەماشاکەی هەمووی هاتوو یەکتریەکە، سەردانی یەکتریەکە، گەردن ئازایی یەکتریەکە، بۆ لەبەرەوەی کەوا ئێمە دەزانین کە خودای گەورە لە قورئاندا دەفەرموویەتی كذلك جعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. ئەم ئاەتە وای کردوکەوە مسلمانان و غیری مسلمانان لە شاری کەرکووک پێکەوە بژین. ئێمە لە دوێنێەوە چەندین کەس کەوا جێژنە پیرۆزەیان بۆ نردوین غیری مسلمانن، واتە ئەم بۆنانە ئەبێتە هۆی ئەوەی کەوا دڵەکان نەرمکە. ئەگەر کێشە و ململانێکیش لە شاری کەرکووکە بێ کێشەی سیاسیەکانە، ئەمە خەڵکی شاری کەرکووک پێکەوە تەبان خۆشەویستی یەکن، جیرانی یەکن، هاتوویەک دەکەن. تەبایی و برایەتی پێکهاتە و نەتەوە جیاوازەکانی کەرکووک جیاوازە لە هەر ململانی و ناکۆکیکی نێوان هێز و لایەنە سیاسیەکان. ئەوان وەکو خۆیان دەڵێن هاوڵاتیانی کەرکووک بێ گوێدانە ناکۆکی سیاسی تاکو یەسا برایەتی و تەبایی خۆیان پاراستووە و ڕێگەیان نەداوە سیاسیەکان کاریگەری بکەنە سەر پێکەوە ژیانی نێوانیان. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.